فێستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان کە باوەی 6 ساڵە لە ڕانیا بەڕێوە دەچێت و تیایدا ژمارەیەکی زۆر لە وڵاتان بەشداری دەکەن و لە ڕێگەی هونەریەوە کلتور و دابوونەریتی خۆیان نمایش دەکەن. ئەم ساڵ کە حوتەمین فێستیڤاڵی کلتورە جیاوازەکانە بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا مەترسیەکانی وەک ساڵانی ڕابردوو بەڕێوە ناچێت و تەنها بە ئۆنلاین ئەنجام دەدرێت. ڕاستەوخۆ لە ڕانیەوە پامنێرمان توانە عومەر لەگەڵم دەبێت سەبارەت بە حوتەمین فێستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان لە ڕانیا. توانە بێگومان ئەم ساڵ بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە وەک ناوەڵەکە جامەژەی پێدرا بوو کە فێستیڤاڵەکە بە شێوەی ئۆنلاین بەڕێوە دەچێت. جگەلەوە جیاوازی دیکە چییە و بەشێ ئۆنلاین بەشداریکردنەکە چۆنە لەم فێستیڤاڵەدا و وردەکاریەکەی چییە؟ والله سارة ديال ماوي نيو ساعات دبيت حوتمين فيستيفال كلتورة جیاوازەکان کە سنتەری ڕاڵ و ئاڵوگۆڕی کلتوری ڕێکی خستووە دەستی پێکردووە لێرە کە ژمارەیەکی زۆر لە میوان لێرە ئامادە لەسەر بەرشاری ئیداری ڕاپەڕین و ژمارەیەکی لە فستراوانی تری سنوورەکە و هونەرمەندان و کەسایەتەکانی سنووری ئیداری ڕاپەڕین لێرە ئامادەن. دیارە سارە من دەمەوێت ئاماژە بۆ بکەم کە ئەم فیستیڤاڵە جیاواز لە فیستیڤاڵەکانی تر جیاواز لە 6 فیستیڤاڵەکەی ترەوەیە کە ساڵانی ڕابردوو هەموو گروپ و وڵاتانی کە بەشداری ئەم فیستیڤاڵیان دەکرد داهاتن بۆ شاری ڕانیا نمایشەکانیان دەکرد، بەڵام ئەم ساڵ بەهۆی کۆرۆنا و بەهۆی جێبەجێکردنی ڕێنمایان تەندروستیەکانەوە سەنتەری ڕاب و ئاڵوگۆڕی کلتوری بڕیاری داکە ئەم فیستیڤاڵە بە شێوەیەکی ئۆنلاین بکە کە ئەم ساڵ زیاتر لە 15 گروپ لەم فیستیڤاڵە بەشدارن. لێرە لەبەردەم بینەران لەبەردەم ئەو ئامادەبوانی ئەم فیستیڤاڵەدا سەرجەمە و نمایشانێک کە لەلایەن گروپەکان و وڵاتە جیاجیەکانەوە ئامادەکراون لێرە نمایشەکە. من بەڕێز خالد قادر بەڕێوەبەری سەنتەری ڕاڵم لەگەڵدا بۆ ئاڵوگۆڕی کلتوری زانیاری زیاتر لەوە دەگرم. کا خالد سڵاوت لێ بەگەر پێمان بڵێت بۆچی ئەم ساڵ بە شێوەی ئۆنلاین حوتەمین فیستیڤاڵی کلتورە جیاوازەکان ئەنجام سوپاس بۆ ئامادەبوونی ئێوە. ڕاستی لەلایەک ویسمانم نەریتە ساڵانەیەی سەنتەری ڕاڵ و ئاڵوگۆڕی کلتوری لێدا نەبڕین کە ساڵانە فیستیڤاڵی نێودەوڵەتی کلتورە جیاوازەکان ئەنجام دەدات. لەلایەکی تر پابەندبوونمانە بە ڕێنماییە تەندروستیەکان. خۆتان دەزانن لەم ساڵدا بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و پابەندبوون بە ڕێنماییە تەندروستیەکان نەمانتوانی فیستیڤاڵەکە لە کەشێکی کراوەی فراواندا تیپەکان بانکێش بکەین. لەم ساڵدا بە شێوەی ئۆنلاین توانیمان لە 15 وڵات 20 گروپی جیاواز بەشداری پێ بکەین و پرۆگرامەکە بریتیە لە 3 شەو کە شەوانە لە کاتژمێر 8 شەوەوە دەست پێ دەکات. لە یەکەم ڕۆژی فیستیڤاڵەکەدا بە باشمانزانی بە ئامادەبوونی بەشێک لە بەرپرسانی ئیداری و خەڵکی ناوچەکە وەک دەستپێکێک بۆ فیستیڤاڵەکە لەم کافەیە فیستیڤاڵەکەمان نیشانیان بدەین، پاشان بە ئۆنلاین بەڕێوە دەچێت و لە ئێستادا تیپەکان نمایشی خۆیان دەکەن و ئامانجی ئێمە لەم فیستیڤاڵە پەرەپێدانی گیانی ئاشتەوایی و پێکەوە ژیانی کلتورە جیاوازەکانە کە پێمان وایە لەو ڕێگایەوە دەتوانین پەرەی زیاتر بە بواری گەشەی کۆمەڵایەتی و فەرهەنگی لە ناوگەلەکەی خۆمان بدەین. کا خالد لێ سەدا کە ئەم شەو ساعات 8 لەم فیستیڤاڵە دەستی پێکرد هەموو وڵاتانەی کە بەشدارن ئەوانش بە هەمان شێوە بە شێوەی ئۆنلاین ئێستا سەیری فیستیڤاڵەکە دەکەن. هەموویان لەو کاتەدا سەیری دەکەن و بەشێکی زۆریشان ئێستا لە پەیج و تۆڕە کۆمەڵایەتیەکانی خۆیان شێری ئەم چالاکییان کردووە و هەموویان تێیدا بەشدارن. بڵێ بەخۆشدانە لەم ساڵیشدا توانیمانە سنووری بەشداریەکە سنوورێکی فراوان بێت هەر لە پەرەگوایەوە بیگرە بۆ تەنزانیا بۆ چەندین وڵاتی جیاواز بەشداریان تێدا کردووە. کلتوری جیاواز هەوڵمانداوە جیاوازی لە نێوان کلتورەکاندا بێت و بڕیاریشمانداوە ساڵی ئایندا کە بواری تەندروستی بە و ئومێدەی باش بێت ئاستی فیستیڤاڵەکەمان فراوانتر بکەین و ئەم تیپانە و تیپانی تر بانکێش بکەین بۆی لە شاری ڕانی خۆشەویستەوە بە شێوەیەکی مەیدانی درێژە بە فیستیڤاڵەکەمان بدەین. کا خالد وەک باست کرم ساڵ بە شێوەی ئۆنلاینە فیستیڤاڵەکە یعنی ئەو تاموتێژەی هەیە کە ساڵان ڕابردوو بە شێوەیەکی مەیدانی لە ناوڕانی نمایشەکان دەکران.
بە دڵنیاییەوە نا لەبەرەوەی کاتێک کە بە ڕاستەوخۆ هەموو چالاکێکی هوەری نمایش دەکرێت جوانی و ئیستاتیکای خۆی هەیە بەڵام لە ئاستی دنیا لەم ساڵدا یەک بۆ دانەبڕان بۆی ژیان بەردەوام بێ بۆی هوەر بەردەوام بێ لە ئاستی دنیا فیستیڤالە نێودەوڵەتیەکان بە ئۆنلاین ڕۆی بۆی ئەم فیستیڤالە نێودەوڵەتی ئێمەش بە هەمان شێوە بۆ ئۆنلاین بۆ بەردەوامی ئەنجام درا. بەڕست خادر سوپاس بۆ ئامادەبوونت بەڵە ساراوە تەواوی و زانیاریانە بوو لەسەر بەڕێوە چوونی حوتەمین فیستیڤاڵی کلتورە جیاوازەکان کە ئەم شەو یەکەم شەوی فیستیڤاڵەکەی و بڕیارە سێ شەو فیستیڤاڵەکە بخانێتوەم و ئەو وڵات و گروپانی کە بەشدارن ئێستا بە شێوەی ئۆنلاین لە وڵات و لەو شوێنانە خوان سەیری فیستیڤاڵەکە دەکەن. بەڵێ توانە سپاس.